دیارە بەرەمێنانی فیلم خۆی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە چجای ئەوەی کە بتوانرێت لەلایەن گەنجانەوە کە بە شێوەیەکی ئەکادمی توانی بێتیان فیلمێک بەرهەمبێنن و ئەم فیلمانش چۆن ئەتوانن کە جارێکی تر سنوور بپارێنن و بتوانن لە فستیڤالەکانی دەرەوەی کوردستانە بتوانن بەشدار بنم ئێوارەیە ڕێکار بەرزان کە گەنجێکن و دەرهێنەری فیلمەکەن لە ستودیۆ کورسات مەگەزین میوان کاکرەکار سلااوە لەبێ زۆر بەخێربێ. زۆر سپاس بۆم دەرفەتی ئێوەش. زۆر سپاس بەخێربێ. باسێک لە کورتە فیلمی تەنیایی باشترە بکەین بزانم کە ماوەی چەندێکە سەرقاڵن و بۆچی تەنیایی باشترە. سپاس. بەخێر. تەنیایی باشترە لە سیناریۆ دەرهێنانی بەندەیە و لە ساڵی 2020 بۆ 21 بەرهەمهێنراوە. ژانری ئەم فیلمە درامی و مستریە. کاتی فیلمەکە 12 خولەک و 11 چرکەیە کۆمەڵێک کەسی زۆر باشی ئەکادمی گەنج هەمیشە بەشدار بوون لەگەڵمانە و بە سوپاسەوە ئەکتەرەکانمان کاک وتم لەوانەیە فیلمەکە یەک ئەکتەری هەبێ لە بەروی تەنیایە ئەڵێ تەنیایی باشترە. تەنیایی لە ناخی مرۆڤەکانە کاکەڕێکار دوو ئەکتەری سەرەکیمان لێدا فیلمەکەیە ئەوانیش بە سوپاسەوە کاک زاهیر خەریب و بەیان زەریفی زۆر سپاسانەکەم لێرەوە و کاری وێنەگرتنی ئەم ئیشە لەلایەن کاک ڕێباز خدرەوە بە سوپاسەوە کاری وێنەگرتنی بۆ کراوە کاری مۆنتاژکردنی کەوتۆتە سەر ئەستۆی کاک ئارام کاری ڕووناکی کاک کۆزات و کاری دەنگیش کاک دڵشاد و هەموو ئەو هاوڕایانی تریش لێرەوە زۆر سپاسیانەکەم. یەکەم ئەزمموی کارکردنی تۆ بوو؟ من وەکو ئەزمموی کارکردنم دووەم ئەزمموی کارکردن وەکو دەرهێنەر لەم ئیشە پێشتر شۆت فیلمێکی ترمان بەرەم هێنا لە ساڵی 2018 بە ناوی ئۆسکار گۆستو. باشە ئەم دوو تجروبەیە بۆ تۆ تاژەن بۆ تەمەنەکە بۆ فیلمەکان بۆ کارکردن بۆ خۆت و بێگومان تۆ دەرچووی کۆلێژی هونەریت بەشی بڵێن فیلم سازیت ئەمە ئەم قۆناغ بە قۆناغانە تا چەند گۆڕانکاری بووت بۆ کاری دەرهێنانی تۆ مەبەستم لە نێوان فیلمی یەکەمت کە کاری دەرهێنان بۆ کردو ئەم فیلمەش. بەڵێ بێگومان هەموو فیلمێک قۆناغێکی تایبەت بەخۆیە هونەر بەگشتی ڕنگدانەوەی ئەو زروفی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و هەمووی ڕنگدانەوەی ئەوەیە کە تێدایە. فیلمی ئۆسکار گۆستو کە یەکەم جار کە بەرەممان هێنا لە ساڵی 2018 بۆ 19 ڕنگدانەوەی بیرکردنەوە و جوانبینی ئێمە بوو بۆ فیلم لەو کاتەیە بەڵام کە ئێمە کە وەکو خوێندکاری ئەکادیمیا بووین لە کۆلێژی هونەر تاوان گۆڕانکاریی زۆریە بە لە ڕووی بیر و بۆ چۆنێ ئەویش بە سوپاسەوە گەڕێتەوە بۆ هەنێکی لە مامۆستاکان و بەشی زۆری ئەکەوێتەوە سەر ئەوەی کە تا چەند ئەتوانی کات لە خۆ پەروەردەکردن ناگەی خۆ پەروەردەکردنی سینەماکان لە هەموو ڕێکەوە گرنگە ئەدەبیات هونەر هەموو جۆرە گوێنەکێشان کە ئەمانە تا زیاتر پەرە بەم کارانە بیت باشتر ئەچیتە پێشەوە ئەو ئەگەر فیلمەکان هەردووکی ببینی نازانم گۆڕانکاری چەندێکتیایەوەکێتەوە سەرەوەی کە بینەر ئایا گۆڕانکاری ئەبینێت یا نابینێت بەڵام من وەکو خۆم هەردووکیان بە دوو کاری زۆر دڵخۆشم پێیان و هەر کاتێکیان بینم مەسەن چەکەی شانازن بۆ کارکردن لەگەڵ دوو کەڵە هونەرمەندە بێگومان خاتوبیان لێرەوە ڕێزمان بۆی وەروە کاک زاهریش کە دوو هونەرمەندی زۆر باشی نێو دنیای بڵین هەم زنجیرە فیلمەکان زنجیرە تەلەڤیزیۆنەکان و هەم فیلمە سینەمایەکانیشن کارکردن چۆن بوو لەگەڵیانە؟ بە سوپاسەوە دووبارە بۆ کاک زاهیر و بەیان خان بەڕاستی بە تەواضعی خۆیان سوپاسیانەکەم لێرەوە کە هاتن و داوای ئەمەیان ڕەت نەکردە و بەشدار بوون لە ئیشەکە لەگەڵمان من زۆر خۆشحاڵ بووم و شانازیە بۆ من کارکردن لەگەڵیان بەڕاستی من وەکو دەرهێنەر زۆر مرتاح بووم لەگەڵیان و ئەوانی هیوادارم وا بوو بن کە مرتاح بووین لە یەکەوە ئیشێکی دڵنیا بووین کە ئێمە ئیشێکی باش دەکەین و بۆیە بە کە سیناریۆکەم بۆ باسکردن و بە دڵیان بوو حەزیان کرد بەشدار بن لەگەڵمانە. باشە ئەم فیلمە بەشاری لە فستیڤالی کۆیتا کردووە بەر لەوەی کە باس لە فستیڤالی کۆیت بکەم پێم خۆشە بزانم کە ئەم فیلمە بینەری کورد بینیوێتی؟ بەڵێ ئەم فیلمە لە کوردستان دووجار عرض کراوە هەرێمی کوردستان جارێک لە سێمانی عرض کراوە وەکو لە بەشی ئەم
فیلمە بوو بە یەکێک لەوانەی کە بەڕێوەبەرایەتی سینەمای سێوانی بە سواسەوە بەشێک لە بەجەتی ئیشەکان گرتە ئەستۆ و لە دیداری سینەمای ئێمە فیلمەمان نمایش کرد لە سێوانی و ماوەیەک بەر لە ئێساش لە فیلم فستیڤاڵی دووهۆک نمایش کرا بە سوپاسەوە و بینەر ئەوەی کە گەشتۆ لای ئێمە بینەر زۆر بەدڵی بووە و ئێمە جێی دڵخۆشکەریە و هیوادانی لە داهاتوو بتوانین لە چەند شوێنێکی تریش نمایشی بکەین ناو کوردستان بۆی بینەرێکی زیاتریشمان. زۆر جار کە باس لە بەرەمەنانی فیلمەکەن ئێمە وازای نەگەر بچین سەری فیلمێک بکەین ئەبێ فیلمەکە سەعاتێک 2 سەعات بێت اینجا گەین بە کۆتایەکی بینەر لای ئێمە تا چەند ئاشنایە سەرڕای بە ئەنجام گەیاندنی بەشێک لە فستیڤالەکان کە هەندێک لەو فستیڤالانی بە ئەنجامە گەێنرێت پەیوەستیشن بە کورتە فیلم تا چەند بینەری ئێمە ئاشنایە با سیرکردن بەم جۆرە فیلمانە. بینەری ئێمە لە ڕاستیە بینەرێکی هۆشیار و زیرەکە بەڵام ئەو شوێنانەی کە ئێمە شۆت فیلمی تیان نمایش بکەین کەمن بەداخل ئەو شوێنانە کە کەمن ئێمە شۆت فیلم کە دروستەکرێت فیلمی ئەزمۆنیە فیلمی ئەڤەنگارد کە دروستەکرێت فیلمی ئەزمۆنی زیاتر بۆ ئەوە دروستەکرێت کە توانە و بەهرەی دەرهێنەر و ستافەکەی ببینرێت لە ئیشەکە و ئەو شوێنانی کە ئەم جێ ئەم نوع لە فیلمیان تێدا جێگا بێتەوە فستیڤالەکانن دیدارەکانن و کۆمەڵێک لە سایت و ئەو شوێنانن کە تایبەتن بە شۆت فیلم بۆیە ئەوە نییە بڵین شۆت فیلم ئێمە ئەتوانین من لە شوێنێک نمایشی کەم و تیکێت بفرۆشم بۆ ئەوی کە خەڵک بێت زیاتر بینەری بەڵام ئەمە هەنگاوێکە بۆ ئەوی کە بیبینیت کە ئاستی گەنجی وڵاتەکەی ئەمە لە چ ئاستێکایە و ئەتوانن و چۆن ئەتوانن شۆت فیلمێک دروستکەن ئەتوانن فیلمێکی درێژی زۆر باشیش دروستکەن. چۆن فیلمی تەنیایی باشترە بەژاری کرد لە فستیڤالی کوێتە ئەو چانسە چۆن بوو؟ ئێمە وەکوکە لە دوای تاوابوونی شۆت فیلمی تەنیایی باشترە دەستمان کرد بە دیستریبیوژن بۆ واتە بڵاوکردنەوەی ئیشەکە و ئەمە کارێکی وردە و قورسە و پێویستی بە هەوڵ و تێکۆشانێکی زۆر هەیە لە ئەوانی کە ئەم کارانە ئەکەن لە وڵاتی ئێمە ئێستا هەنێک دروست بوون هەنێک کۆمپانی دروست بوون کە ئەتوان بڵاوکردنەوە بۆ فیلمەکانکەن بەڵام ئەمەش پێویستی بە هاوکاریکی تر هەیە لە ڕووی مادەوە بۆ بڵاوکردنەوەی ئەم فیلمە ئێمە ئەم فیلمەمان تا ئێستا ناردووە بۆ زیاتر لە بەسواسەوە بۆ 25 فستیڤال زیاتر سەلێکشن بووە زیاد لە 6 خەڵات و ڕێزێنانی وەرگتووە چەندین نۆمینێتی هەیە ئەمەش هەمووی کەوتەوە سەر ئەرکی و ئەرکی خۆمان تا ئێستا کە ئێمە نردومان دەرەوە فیلم فستیڤاڵی ئایوژ لە کوێیت هەر لە چوارچەوەی ئەو فستیڤاڵانەیە بوو کە ئێمە دامان نابوو کە بینێرین کە نزیکە لە ژانری ئیشەکەی ئێمەوە و جۆرێک لە فیلمی ئەزمۆنی وەرەگرن فیلمی ئەڤەنگارد و دروستکردنی جۆرێک لە فیلمی نوێ لەو جۆرە فستیڤاڵانە وێ ئێمەش نردمان و بە سوپاسەوە دڵخۆشیێکی زۆر بوو بۆ ئێمە کە زۆریان بەدڵ بوو و خەڵاتی باشترین شۆت فیلمیشان داین. بە هیوای بەردەوامێت بێگومان کاکرەکار لە سەرەتای بڵین کردنەوەی کۆلێژی هونەر بەشی فیلمسازی بوو ئەو کادرانی کە بە شێوەی ئەکادمی بتوانن کە لە ئایندەیە بتوان بە شێوەیەکی باش کاریگەریان هەبێت لەسەر فیلمی کوردی یاخود بڵێن لەسەر شاشەی کوردی بە شێوەیەکی گشتی بەشێک لە ئەو مامۆستا و ئەو دکتۆرە بەڕێزانی کە ئێمە چاوپێکەوتنمان ماوەی ساڵانی ڕابردوو لەگەڵەکردن ئەمەژیان بەوە کرد کە ئێوە ئەتوانن کاریگەریەک یان جێپەنجەیەکتان هەبێت فێربوون یاخود کارکردن بە شێوەی ئەکادمی ئەمە تەنها بەسە بۆ ئەوەی کە تۆ بێتە دەرهێنەرێک فیلم سازێک ئەکتەرێکی باش یاخود خولیای خۆت و بەردەوامیت لەگەڵیا ئەمە واکات بچێتە پاڵ با بڵین شەهادەکەت بچێتە پاڵ ئەو بڕوانامەی کە تۆ وەریەگریت. هونەر ئەوەی کە هونەر بکات پێویستی بە پێش هەموو شتێک پێش ئەکادیمیا پێش هەر شتێک کەسەکە پێویستی بە ئەوەیە کە توانای هەبێ بەهرەی هەبێ تالنت دووەم هەوڵدان سێم کۆڵنەدان لە ناوەڕاستە ئێمە هەوڵدانمانەیە کە ئەکادیمیا ڕێگایە ئەکادیمیا فێر ناکات چۆن تۆ فیلمی باش دروستکەی ئەکادیمیا پێ دەڵێ ئەم ڕێگایە هەیە و ئەم ڕێگایە هەیە ڕێگای کورتکراوە هەیە بۆی کە بگەی بە
زۆرترین زانیاری لە ماوەشی کەمە و ڕێگای تیژە ئەو کەسانیشی کە لە دەرەوە ئیشەکەن و کەسانی زۆریشان لە دنیاەکە لە دەری شۆ ئیشەکەن و سەرکەوتوشن لە هەموو بوارەکانە بەڵام ئەوانەشی کە لە دەرەوە ئیشەکەن دڵنیا بە هیچ کەسێک نییە ئەگەر توانای نەبوو بێت و هەوڵی نەیە بێت و ئەو زانیاریانی بەدەست نەیە نابێت توانێت کەسێکی سەرکەوتوو بێت چونکە هەمومان پێویستمان بە زانیاریە هەمومان پێویستمان بەوەیە کە زیاتر بخوێنینەوە زیاتر متابعی ئیشەکانی تر بکەین ژانرەکان بناسین ستایلەکان بناسین ئەمەش لە ئەکادیمیا ڕێشی کووتکراوە ئەم مامۆستا بەڕێزانە ئەو دکتۆرە ئەزیزانە کە لەوێ وانیان بە ئێمە وتووە ئەم شتانە بەشێکن لە سیستەمی خوێندن لە وڵاتەیە و ئیسفادەی زۆرمان لێ کردووە بەڵام هیچ کەسێک تۆ ناکات بە نووسەرێکی باش ئەگەر خەیاڵی خۆت نەبێت هیچ کەسێک تۆ ناکات بە دەرهێنەرێکی باش ئەگەر تۆ هەوڵی باش نەی هەمووی ئەکەوێتەوە سەر ئەرک و شان سەر ئەرک و ماندووبوونی خۆت و سەر ڕایبوونی زانیاری ئەمە پاڵپشتێکی گەورەیە بۆ تۆ کە بتوانی بە ئەکادیمیانە ئیشەکە بکەی و ئەکادیمیانە بتوانی بەردەوامی لەسەر ئیشە چۆن بتوانین سینەمای کوردی باشتر بکەین چۆن بتوانین کاریگەری هەبێت لەسەر کۆمەڵگا لە ماوەی 10 ساڵی ڕابردووە 7 ساڵی با بڵین تۆزێک کورتیکەین و 7 ساڵ شەپۆلێک دروست بووە لە دروستکردنی فیلم لە پەیابوونی کادری سینەما لەو کەسانی کە لە هەموو کادرەکە لە هەموو کایەکانی سینەمایە ئەتوانن جێدەستیان دار بێ و کەسی و نەجمیشوان دروست بە ڕاکەیان لە کرو بەڵام ئەوەی کە ئێستا پێویستمانە ئێمە وەکو سینەماکار پێویستمان بە ئەوەیە کە مەسەلەن هەموو کەسێک لای خۆیەوە پاڵپشتی ئەم ڕەوتە بکە لە پەروەردەوە دەست پێ بکەین کە ئێمە وەکو پەروەردە کە خوێندومانە مەسەن هونەر و بەداخەوە لە وڵاتەیە هونەر و وەرزش کە دوو کای گەورەی جیهانین لە دنیاە کەمترین باخی پێێتێ لای ئێمە کەمترین باخ کاتێ بە هونەر و وەرزش لە وڵاتەیە هونەر کە ئەگ خوێنرێ تو ئەو مامۆسایە کە فێری ئەم قوتابیاناکە ئەبێ پێیان بڵێت کە هونەری باش هونەر چییە و فیلم بۆ نمونە ئەگە بین کورتیکەینەوە لە فیلمە وەنە فیلمی باش چۆنە ئەکتەری باش چۆن دیاریەکەین سیناریوی باش چۆن هەڵبژێرین ئەمەمان نییە بەداخەوە ئەمەش بۆتە هۆکاری چی هۆکاری ئەوەی کە ئێمە جۆرێک لە فیلم جۆرێک لە دروستکردنی کاری هونەری لە زۆر مەجالەکان زۆر بوارەکانە کە شتی سەطحی دروستەکەین کارکتەری فیک دروستەکەین مەسەن سوپەر هیرۆی فیکمان هەیە لە وڵاتەیە ئەبێ ئەمانە پێویستیان بەوەیە کە خەڵک هۆشیار بێتەوە زیاتر خەڵکی ئەمە خەڵکی هۆشیارە بەڵام ئەم ئەکادیمی بوونە پێم وایە بێ پرۆفیسۆر لە جامعە دەرس نەڵێتەوە پێویستە لە قوتابخانە دەرس بڵێتەوە پێویستە لە باخچەی ساوایان دەرس بڵێتەوە ئەمانە ئەبنە بنەڕەت بۆ دروستکردنی تاشیشی هۆشیار لە وڵاتی ئێمەیە تاشی هۆشیار بۆ دروست نابێت کە تۆ کە گەیشتە 25 ساڵی تر ئایدایشیە دنیابینێکی بۆ خۆی هەیە تر قورزە گۆڕێت بەڵام ئێمە لە مناڵمان پەروەردەکرد لە هەموو مەجالەکان لە وەرزش لە ئەدەب لە هونەر لە هەر سینەماش نییە شەوەکاریە میوزیکە جۆ و چاوی مناڵەکانمان ئەبێ گەورەکەین زیاتر ببینن ئەمە سەرەکیە وەکو لە مەجای ئەوانەی کە ئیشی سینەماکەن پێویستمان بە چێمە لێرەیە پێویستمان بەوەیە کە چەند ڕێنماییەکمان هەبێت ئێمە وەکو سینەماکار کە بجاری وایە بە 2 مانگ 3 مانگ بەردەوام لەسەر سێت ئاخەریشی کارکردنی پێویستمان بە چییە پێویستمان بە ڕێنمایی هەیە ڕێنمایی لە ڕووی چی و لە ڕووی گرنگترینشت لە وڵاتی ئێمەیە کە بەداخەوە نییە داسە ئینشورانس بۆ ئەوانەی کە ئیشی سینەماکەن و لە هەموو مەجالەکانی تریشا پێویستە مەسەن کەسێک کە تۆ ئەکادیمایەک تاو بڕوانامەی شێتی و ئەڵی پیرۆزە بێ و بڕۆ ڕۆماڵەوە کابرا خەریکی کارکردنە بەس ئەی شوێنێک نییە ئەم کەسە بەردەوام بێت لەسەر کارەکەی خۆی شوێنێک نییە کە بەردەوام بێت لەسەرەوەی کە ئەوەی کە فێری بووە بیکات بە پراکتیک و خەڵکی خۆی ببینە مەزبورە بچە کارێکی ترکە زۆر باشە فیلمی تەنیایی باشترە لە سیناریۆ دەرهێنانی خۆتە ئەگەر سیناریۆکە کەسێکی تر بواە هەر بە هەمان شێوا بوو یاخود مەرجە دەرهێنەران خۆیان سیناریۆش بنووس نازانم چۆن بەڵام ئەوەی کە گرنگە من خۆم ئەو دوو سیناریۆی کە نووسیمە هەردوو ئەو دوو فیلمی کە دروستم هەردووکی سیناریۆکی خۆم نووسیمە چونکە نووسیمە بۆ خۆم نووسیمە بۆ ئەوەی کە خۆم ئاوا
لە مێشک و خەیاڵی خۆمان کە دروستم کردووە خۆش دامناوە کە چۆن بەرهەمی بێنم ئەکتەرەکانیشە دیاری کردبوو یان نا ئەکتەرم دیاری نەکرد دیاری نەکردبوو. ئەکتەرم دیاری نەکردبوو بەڵام سیناریۆکە و ئەتمۆسفێری ئیشەکە ئێمە داماننا کە ئەلم ئیشەیە کۆمەڵێک جۆر لە ستایلی تازەی کە من خۆم مەسەن پێم وا بە شتێکی جوان ئەبێت بەم شێوەیە دروستیکەین کە چەند ئەم ئەکتەرەکەی کە ئەم ئەکتەرەکە توی بینی ئەوڵ تا ئاخری ئەم ئیشە سەرەتا تا کۆتایی ئەم ئیشە دیالۆگی نییە مەکتەرەوە ئاین مەسەن جۆرێک لەم لە ڕەنگی ئیشەکە لە دروستکردنی لۆکیشنی کارەکە مەسەن جۆری وێنەگرتنی کارەکەمان و جۆری مۆنتاژکردنی کارەکەمان میوزیکی کارەکەمان ڤۆیسۆڤەری کارەکەمان کە تایەتی هەموویمان بە شێوازێک داناوە جیاوازتر بێت لە نەک جیاوازتر بێت لەوانتر ئێمە جیاواز کارەکەین جیاوازتر کار بکەین و هەوڵ بین ئیشە بکەین کە یعنی بتوانین ئەوە بێت کە خۆمان ئەمانوێت بەڵام ئەوەی کە سیناریوی کەسێکی تر بێت من بتوانم کاری دەرهێنانی بۆ بکەم و زۆر ئاساییە و کردوشمە و بەڵام ئەوە ئێستا سیناریۆکی ترە هەیە بەڵێ کاری لەسەرکەی من ئێستا 2 سیناریوتر کارم لەسەر و ئامادەشە باشە دیسکریپشن لۆکیشن هەموو شتێکمان حازرگەوە بەڵام ئەوەی کە ماوە پێویستمان بە ئەوەیە کە بۆ فەن دەگەڕین بۆ ئەوەی کە هیچێکی تر لە مشکلەکانی وڵاتەکە ئەوەیە کە فەند پیاکردن بۆ دەرهێنەرێک کە گەنج بێت و بۆ زۆر کەسیش قورسە چکە ئێمە شوێنێکمان نییە کە توانین بڵین ئەمەم هەیە فەند دروستەکەم ئەوەی کە هەوڵی تاکە کەسیە کە فەند پیاکات و جۆرێکمان هەیە لە کەس کە هاوکاری هەندێک دەرهێنەرەکان ئەکات و بە هەوڵی تاکە کەس خۆی پیاکە جۆی ترمانەیە لە دروستکردنی ئەبێت و فیلمی ئاماژدا دروستکەی ئینجا من دەتوانم فەندی تۆ بکەم ڕاست بە هیوای بەردەوامیت سپاس بۆ بەڕێزڕای کاربەرزان دەرهێنەری کورتە فیلمی تەنیایی باشترە کەم ئێوارە لە کورسات مەگەزین زۆر سپاس بۆ ئێوە بۆم دەرفەتە زۆر سپاس بۆ تۆ